بە ئامادەبوونی ژمارەیەک لە بەرپرسانی زانکۆ ئەنجومەنی پارێزگە و چەند هونەرمەندێک و ژمارەیەک لە کەسوکاری خوێندکاران یەکەمین فێستیڤاڵی زانکۆی عیشق لە شاری سلێمانی بەڕێوە چوو کە تێیدا چەند خەڵاتێکی ڕێزلێنەن بەخشرایە ژمارەیەک لە خوێندکارانی سەرکەوت و هاوکات پێشانگایەکیش بۆ خوێندکارانی بەشەکانی زانکۆکە کرایەوە کە تێیدا خوێندکاران چەند کارێکی خۆیان نمایش کرد. ئەم ماوەدانی بەکارمان هێناوە هەمووی وەکو دووبارە بەکارهێنانەوەی کارمانتیا کردووە بۆەوەی بتوانین سوودی لێوە بگرینەوەنێ وەکو بەشی تەلارسازی زۆر احتیمامە بێ بەو شتانە بین و ئەم کاری کە کردوشمانە بریتە لە کاری شوێنێک بۆ حەوانەوەی ئەو کەسانی کە شاخەوانی ئەەکەن چکە ئەمە بووە بە کولتورێکی زۆر باو لە کوردستانە. ئێمە سەرەتای ساڵ کە هاتین بۆ ئێرە بە جیۆمەتریک شێپەکان دەستمان پێ کرد شێوە ئەندازەیەکان وەکو سەرەتایەک دوای ئەوە دەستمان کرد باوەی ئەهاچکردن چۆنێتی بەکارهێنانی قەڵەم بە شێوەیەکی ئازادانە و دوای ئەوەش دەستمان کرد بەوەی کە چۆن بە ستیک یان بە داری چیلکەکان مۆدل دیزاین بکەین هەنێک ڕیاساشمان هەبوو بۆ ئەوەی کە ئێمە ئەو دیزاینە پیشان بین. ئێمە وەکو هەندەسەی مەدەنی بۆ نمونە مەجموعەی مۆدێڵمان دروست کردو و عەرزمان کردو بۆ پیشانی توانەکانی خۆمان پیشانی ئەو میوانە بەڕێزانەین کە یەن سەردانمانەکەنیە. ئەمەش گەورەترین خانۆ کە دروست کرایە بە چیلکە تا ئێستا لە جیهانە. ئێمە وەکو بەشی بزنس لێرە پرۆژەی خەستەخانەکانمان هەیە. پرۆژی خەستەخانەکان بەم شێوەیە ڕۆشتوونێتە خەستەخانەکان لەوێ پرسیمانەکە ئایا تا چ ڕادێن بڕاعەتی نەخۆشەکان ئەکرێت تا چ ڕادێ هاوکاریان ئەکرێت. لە فستیڤاڵەکەدا چەندین پرۆژەی کاری دەستی خوێندکاران لە بواری ئەندازیاری تەلارسازی و شارستانی و بەڕێوەبردننی کار و ڕیسایکلین نمایش کران. بەشێک لە مامۆستایانی زانکۆکەش دەڵێن لە بەرنامەیاندایە چەندین بەشی نوێ لە ساڵی داهاتوو لە زانکۆکە بکرێتەوە تا خوێندکاران بتوانن لەو ڕێگەیەوە توانەکانیان پێش بخەن. ئەم ساڵ بۆ یەکەم جار سێ بەشی کە کراوەتەوە لە سلێمانی بۆ هیوایەکی ئینشەڵا لە داهاتووی نزیکە بەشی کەش بکرێتەوە و استقلایەتی خۆی وەرگرێت تا ڕادێک. ئەو بەشانەی کە کراوەتەوە لە سلێمانی با بڵێن بەشی ئەندازیاری تەلارسازیە ئەندازیاری شارستانی لەگەڵ بەڕێوەبردننی کار. زانکۆی عیشق زانکۆیەکی کەرتی تایبەتە و تیایدا خوێندن بە پارەیە. ساڵی 2010 زانکۆکە لە هەولێر کراوەتەوە و ساڵی ڕابردووش لە سلێمانی بەکردنەوەی سێ بەش دەستی بە خوێندن کرد. ئەوەش لە کاتێکدایە سەرڕای چەندین زانکۆی حکومی ماوەی چەند ساڵێکە ژمارەی زانکۆی تایبەت و ئەهلیەکانیش لە زیادبووندایە و خوێندکارانیش داواکارن نرخی خوێندن لە زانکۆ ئەهلیەکان کەم بکرێتەوە.